زۆر بەخێر بێن باشن فەرمونون ئەم بەردامەیە ڕێک لێەوە دەست پێەکەین دوادارم دەنگتان باش باتە لای من لە ئێوە پرسم ئەم بەڕێزەیشی چییە؟ جان؟ باش ئەم بەڕێزە؟ خانم؟ دکتۆر باش هۆکار چییە کە ئەمتان بە مامۆسای ئاینی بینی و بەڕێزیان بە پۆلیسی هاتوچۆ و خانمیش بە دکتۆر باشە من ئێستا هەڵبەتە من بم لە بری منیش بم لە بری ئێوە هەر هەمان وەڵامەوە هەر بەڕێزیان بە مامۆسای ئاینی ئیسلام بەڕێزیان بە پۆلیسی هاتوچۆ و بەڕێزیان بە دکتۆر بەڵام لە خۆیانە پرسم ئیشی تۆ چییە؟ من سینەماکارم. ماڵ تاکە هۆکار بووی کە ئەم بەڕێزانە تویان بە مامۆسای ئاینی زانی تەنها جلوبەرگەکە جلوبەرگەکەم ڕاستە؟ بەڵێ قوربانجان جەنابێش چییە؟ من بریکارم لە یەکێک لە کۆمپانیەکان هەم دۆبلێر و ئەکتەریش یعنی هیچ پەیوەندیەکە بەم جلوبەرگەوە نیست. هیچ پەیوەندێکم پێوێنی باش ممثلة لە ڕاستیە خانمیش دکتۆر نییە دەست پێەکەین بابچمە لای میوانە سەرەکیەکانمان و ئەم بابەتە سادەیە ئەبینە ناو دیوێکی قوڵی فکری کۆمەڵگەی کوردیەوە زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن هەر بشت بەخێر یاوەڵکە سڵاوتان لێبێ بەخێربی دەرزەخان خۆشحاڵ بووم جارێکی تر بینیمەوە و لە پرۆگرامێکا بەیەکەوەین مامۆسای ئازیز تۆش بەخێر بێ مەمنونین زۆر هیوادارم باش بیت بەدەر لە بەرنمەکامەیە پێشەکێک بە تۆ بڵێم کە نمونەی خۆڕاگریت کە یەکێکیت لەو بەڕێزانەی کە شێرپەنجە و تێپەڕان و زاڵبووی بەسەر لا خەریک زۆرانی نێشتا تێم نەپەڕاندووەنەوە گوەرسوڕی یاخوا بمێری بۆمان زۆر سادە دەستمان پێکرد سێ بەڕێزمان هێنا کە هیچیان ئەو پیشانە نەبوون کە ئێمە بینیمان هەڵبەتا ئەگەر من و تۆش لەو شوێ نابووینای ڕەنگە هەر هەمان وەڵاممانایەوە جا ئەمە وردەکەینەوە بۆ ئەوەی کە لە پێناوی ئەوەی کە ئێمە چۆنی خۆمان پیشان بین هەندێک جار تەنازولاتی بۆکەین هەندێک جار تەسحی بۆین هەندێک جار چوزانم لە پێناوی کە پێڵاوەکەی جەنابەت مارکەیەکی لەسەر بێ ڕەنگە خانمێک تەنازولی بۆ بکات بۆشتی تر ئەم بابەتە هی بەرنامە بوو بدومەوە خۆی ئەو بابەتە دووسەرەیە باش لەلایەکەوە ئەو بەڕێزەی کە سینەماکار بوو من خۆم ئێستا کە قسەم لەگەڵا کردوام زانی مامۆستای ئاینیە لە بەرەوەی جلەکانی پێناسەی ئیشەکەیەکە باش هەرسێکیان بە هەمان جۆر تۆ کە ئەچیتە شوێنێکەوە ئەتەوێ جلێکت لەبەرابێت کە پێناسەی تۆ بکە لەو شوێنە باش بۆ نمونە من بچم بۆ مۆڵێک یا بچم بۆ بازاڕێکی شعبی یا بچم بۆ نانخواردنێکی ئێوارە جیاوازە لەوەی کە بچمە کۆبوونەوەیەکی ڕسمی ئەمانە هەمووی لەلایەکی تر ئەوەی کە بتەوێ باسی ئەوە بکەی کە خەڵک قوربانی ئەیا بۆ ئەو نمایشکرد بۆ ئەو نمایشکردنە ئەمەیان لەلایەکەوە ئەو خانمانەی کە زۆر بۆ نمونە حەزەکەن کە مارکەیەکیان لە بەرابێ خوانەی بڕێ مارکەی فێک ئەوەنە هەیە لە وڵاتی ئێمە کە جیاوازی ناکرێت لەبەرەوە هەمووی ئەبینی هەر پسۆرە شێخەڵا هەمووی بربەری لەبەرایە یعنی وای لێ هاتووە خەڵک نایناسێتەوە بربەری ئەسڵێکەشە بینی وازانی عادی ڕاستە ئەو بۆ نمونە ئەوی تریان بەڕاستی شتەکە زۆر گەورەترێکە لە مەسەلەی جلوبەرگ یەتە سەر ئەوەی کە گەنجێک هیچ خۆی پێنەگەیانوە هیچی نەکردووە بۆ نمونە ئیشێکی بەسیتی هەیە بەڵام ئەوێ وەکو کوڕی فلان و کوڕی فلان سیارەیەکی پێبێ هەمووی ئەوێ ئایفۆنی 15 پێبێ باش ئەمانە قورساییەک دروستەکە کەسانێک ئێمە ئەبێ وەکو قوربانی ناویان بەرین کە ئەکەونە ژێر ئەو بارەوە ئێمە هەمیشە لەناو کۆمەڵگای ئێمەیە بەداخەوە دایما پەنجەی تۆمەتمان بەرامبەر قوربانیەکەیە بەرامبەر ئەو کچەیە کەوا ئەزانێەوە کوڕەفیقەکانی ئەویشە بێ ئایفۆنی 15 پێ بەرامبەر ئەو کوڕەیە کە ئەویش وەکو کوڕی فلان بەرپرس و فلان
لەگەڵ ڕێزما گەندەڵ ئێوێ ئەویش سیاری پێبێت و کۆمپانیای هەبێ ناڵێن سیستەمێکی کۆمەڵایەتی دروست بووە لەسەر ئەساسی ئەو گەندەڵیەی کە هەیە پارەیەکی کە کەسانێک ماندوو نەبوون پێوەی لە دەستیانایە کچ و کوڕی ئەم وڵاتە سەرگەردان بوون پێی باشە یان ئێستا من قوربانیم ئەگەر بمەوێ بۆ نمونە لەبەر چاوی کەسێک کە ئەمەوێت بە هەزار زەخت و قەرز و قۆڵە قاتێک یا ئایفۆنێکی 15 نازانم چیە بکڕم من قوربانیم قوربانیت بۆ قوربانی ئەو مێشی ئەو پەروەردەیە کە پەروەردەکراوی قوربانی ئەو سیستەمەیە کە تۆ قوربانی دەستی ئەو کەسم کەوا من تەرقیمەکە وەنیە یعنی ئێستا من پێم وانە ئەو کەسەی کە تەقیمتەکە بەڕاستی ئەتوانی ئەگەر کەسێک لەناو خۆیان دروست بوو بێت پێگەی و بێ ئەتوانێت تەجاوزی ئەوە بکاکە وابزانێت ئەبێ پێڵاوەکەی مارکە بێ بۆ ئەوەی بەرامبەرەکەی تەقیمی کە ئازانی لە هەمان کات ڕێک من ئەو شوێنەمەوێ ینی ئێمە بان بەرنامەیە هەر قسە نەکەین مامۆستا ڕێک ئەو شوێنەمەوێ ئەو شوێنی کە چۆن وا بکەین چۆن بگەینە ئەو شوێنەی کە ئەو زەختە لەسەر خۆمان دروست نەکەین خۆ ئەو شتەی تۆ باسیەکەی دیسانەوە زەختێکی ترە تۆ ئەگەر بیر بکەیت تۆ ئەمڕۆ بۆ بازارە چمە بێچی لە بەرکەم نەخێر ئەمڕۆ کۆبوونەوە مێ بێچی لە بەرکەم نەخێر مقابلی تەلەڤیزۆنی مێ بێچی لە بەرکەم ئەمە جارێکی تر زەختێکی تر نییە ئێمە بینین دەوڵەمەنەکانی دنیا وەکو خاوەنی فەیسبوک و خاوەنی ئەپڵ ئەو باریان لە کۆڵخۆیان کردووە یەک ڕنگیان لەبەرە بۆ هەموو شتێک بەڵام ئایا ئێمە توانین منەتوانم بۆ ئێرەش بێم پانتۆڵ و کاوبۆیەک و تیشرتێکم لەبەرا بێت تۆ بەرنامی داهاتوە بانگم ناکەی ئێ من قەت قژم چاک ناکەم ئەمڕۆ چ مجەفم کرد لەبەرەوەی ئێمە وەڵانە من وا بیر ناکەمەوە ئەمڕۆ ژیانی بە پشت کامێرا بخینە بەردەمی کامێرا وتم تەرزەخان لەو میوانانە نییە زۆر ئیز ئاجمان کا و مەیکەپ و وەرە بڕۆمانە و خاوەزانم 5-6 دقە پێچوو هاتیتە بەردامەکە بەڵام ناحەقی ئەو کەسەش ناگرم کە حەزەکان ڕێک و پێک دەرکەوێت لە شوێنێکە ئەزانی ئێمە ئافرەتەکان نەزانین مثلەن من ئەگەر بەجلێکی جۆرێکەوە بچم بۆ بازار پێم بڵێن پلە بەجلێکی تۆزێ ڕێک پێکەوە بچم پێ مەڵێن دکتۆرەیاڵەن مامۆستا کامیانم پێ بڵێن باشترە وەکو کامیان تەعاملم لەگەڵ بکەن باشترە یعنی لەویە نازانم من بڵێم چی من بڵێم من قوربانیم نا من قوربانی نیم بەڵام کە ئەچمە شوێنێکەوە حەزەکەم ڕێزم لێ بگیرێ ئێمە ئەزانین خەڵک هەیە کە لەوانەیە ڕۆشنبیری زۆر گەورە بێ بەڵام کە تۆی بینی بەجلێکی سادەواڵی ئەوە شێت بووە وا تەقیمیەکەی تەقیمی بۆ ناکەی کە پێم وایە ینی من پێم وایە کە بەشێک لەوە ئاساییە چونکە ئێمە لە کۆمەڵا ئاژین ئەمانەوێت کۆمەڵ خەڵک ئێمە قبولکە بۆیە بەشێکی ئاساییە ئەو بەشیانی ئاسایی نییە کە تۆ ئایفۆنێکت پێ بێ پارەی معاشی 6 مانگت بێ لەویا دەردەکە لەویا دەست پێەکە کە تۆ پێ دوابێت تۆ شەبێ ئایفۆنت پێ بێ بەڵام تەلەبەیەک بیبۆنمونە دینارێک پەیانەکەیت و باوکو دایکت مۆزەف بن بەڵام تۆ پێ دوابێ ئەگەر بە قست بێ ئەگەر بە قەرز بێ ئەگەر بە فرۆشتنی ماڵیش بێ بێت تۆ ئایفۆنت پێ بێشکە ڕەفیقەکان پێیان دەردەکە لەویە دەستخۆش هەڵبەتە پلانێکمانە بوو تۆم ڕۆ بەجلی کوردیەوە بی بەزووتەج لە کوردیەکان تۆزێ خەڵەومەکە قەڵەوتەکە و دەمەوێ خۆم بنوێنم پیان بڵێن جوانە باش مامۆستا هەژار یەکێکی لە مامۆستا تێر و تەسەر و کامڵەکانی کوردستان بەڕاستی مامۆسای زان باس مەمنونین من بەوە لەگەڵ تۆ دەست پێەکەم بەڕێزێک هەیە هەر تەمەنی جەنابتە پرۆفیسۆرێکی زۆر گەورەی کووردە لە دەرەوەی کوردستانەشی بڵێ و هەمیشەکەیتەوە بۆ کوردستان تەرزەخان کراس و شەڕواڵێک لە بەرەکە ئیشی یەکێک لە دادگاکانی کوردستانیە بوو چوو بوو بۆ دادگایە ئیتر بە عریزە نووسەکەی وتبووی لە بری پەنجەمۆر حەزەکەم ئیمزا بکەم بووی ئیمزا بۆ کەسی خوێنەوارە تۆ خوێنەواری و هەیە بووی بەچی ئازانی من نەخوێنەوارم تو وەڵام نازان بۆ جلو بەرگەتە کە کار بگاتە ئەو شوێنەی ئیتر جلوبەرە قیاسی خوێنەواری و قیاسی ئاستی ڕۆشنبیری و قیاسی چی بکە دەردی تەرزەخانوتی تر گەنجێک کە ئەبێتە قوربانی ئەم شەپۆلە ڕەنگە ناحەقی نەبێ ئەزانی کاک دەروون شتەکە بۆ ئاسانیش نییە ئەما بێ لە ڕوانگەی زانستەوە بڕوینە ناو بابەتەکە ئینسان بۆ ناسین یا ناسینەوە دوو ڕێگەی هەیە ڕێگەیەکی ئەقلیە ڕێگەیەکی حسی یا هەستی ئەو بەڕێزانە لە هەردوو ڕێگەکەەوە بووەوە چوون بۆ چوونەکەیان ڕاست بوو
ئەقلیەکە تەداعیات دێنێتەوە بیرنسان لەوەتی لەدایک بوون و قسەیان بۆ کردوون جلوبەرگی مەلا وایە و مەلایە ینی وای ئەوە ڕاست حسیەکەیان ئەوەی کە چاو زۆرترین هەڵەکان چاو دروستیەکە بوو ئینسان وە چاوە هەموو شتانێک کە خانم فەرمووی ئینسان تووشی ئەو هەڵاکە چاوە کات کە تۆ وا تێبگەی ئەو ڕواڵەتە وا تێبگەی لە هەردوو لایەنەکە بەڵام ئەوە من ئێستا با لە جلوبەرگی ئەوان جیاواز من ئەوە گوێزێکم پێ کێتانەڵێ ئەوە پوچە کێتانەڵێ پڕە کێتانەڵێ خراپە چەندین گریمانە هەیە ینی تۆ ڕواڵەت بینی دەردێکی گرانە ئی ئینسانەکانە کە ڕووکەش دەبینن و هەرچی کۆمەلگا هاستی خوێندەواری ئاستی تێگەیشتنی عەقلی لە خواردتر بێ ئەو ڕووکەش بینیە زیاترە ناچێتە ناوەڕووکەوە گوێزە بۆشی بۆشە باشە هەموو دیار دەکانوە خانمێک کە خۆی جوانەکە ئوستازی زانکۆیەکە کتێبێکی نەخوێندووە مەکتەبەیەکی زلە لە پستەری دروستەکە خانمێک کە بە جلوبەرگی ئەبێت تو بیشکێنی بزانی ئەو ناوە چیە شکان چییە فلسفەی عیلم ئەڵێ ئەبێت تو پشت نەبەسی بە قسەکانە وای لێ کردم دانیشم بە دیارتەوە منیش نابێت تو پشت بەسی بە چاو ئەو بە ڕێزە لەو دادگایە هەرچێکی بینیوە ئەوەی زانیوەوە تازە لە گوندات و من خۆم دەیان جار وام لاتووە دە ناو گەڕک جلوبەرگێکی ئاسایی لە بەرەکەم پێیان وایە خوێندیشم نییە ئەو بەس باشە و توانە بێ و تەوقعێکیش بکە ئەو ڕواڵەت بینیە دەردەکە زۆر قوڵترەکاتەوە ئەو ڕواڵەت بینیە واکا چون چاویشەکە دەردی خۆنواندنیش دروست بکە خۆنواندن کۆمەلگای ئێمە بەشی هەرە زۆرمان هەموو ئینسانەکان منیش کە ئێستم قساناکەم خۆ دەنوێنین هەر هایستە کە من لەگەڵ جەنابەت قساکەم 2.5 میلیارد بەشەر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و لە ڕێگەی ئەم ئەدەواتی ئلکترۆنی و کا خەریکە خۆی دەنوێنی یەک دەنووسێ یەک پرچی بادا یەک ئاوەکا بە دایکیا یەک قساکە یەک ئەفاداتی فەلسەفی دەردێنێ یەک خۆی نمایشەکە ئەمە عادی بوو ئینسان بەڵام ئایا هەر خۆنواندنێک بایەخی هەیە نرخی چەندە بۆ چییە فەلسەفە و ئامانج لەو خۆنواندنە چییە لێرە ئەگەڕێتەوە سەرەوەی کە کۆمەلگا لە چه ئاستێک و لە چه قاڵبەندی کە کۆمەڵایەتیایە کۆمەلگایەمە ئێستا مەسەڵەن بۆ نمونە خۆنواندن لە هەشتاکانە و کاتێمە پێشمەرگە بووین گەنجێکی هەولێری وەکەمانە تەنکەڕێشێکی دانا جلوبەرگێکی کوردی و تەزبێحێکی درێژ ئەمە با من قۆپچەکە و بۆ بکەم و شکاستەکەم با سەغڵەتە نەکە و مەمنونم زۆر سپاس ڕۆحیت ئەوە بەها بوو خۆی بۆ جۆرە دەنواند یعنی من بیر و بۆچوونم فکرم لە شاخە پێشمەرگەم دەروونم ئەوە بەها بوو بەڵام ئێستا چی دوای 30 ساڵ بەهاکان گۆڕاوە کە بەهاکانە گۆڕێ ئینسان ڕوا بوو لای ئەو بەهاوە نرخی هەیە یەک لەوانەی کە خانم بە دروستی ئیشارەی پێکرد پێداویستی ئینسانەکانە بە ئیحترام بە قبولکردن لە کۆمەلگا باشە ئێستا کۆمەلگایەمە کۆمەلگای ڕواڵەت بینی ئێمە مامۆستایەک ئەگەر کتێبخانە لە پستەری نەبی پێ وایە ئەوەیتر مامۆستانیە تێناکە ئەگەر کتێبەکانیشی نەخوێن پێ نەشی خوێن بێتە کورە هەیە بە مترە کڕی بە مترە کڕی بۆ ئەوەی کە بڵێن ئەمە ئوستازە و بەڕادانەدا کتێبخانەیەکی زۆر جوان و نەیشی خوێن بێتەوە مامۆستای شەیە کتێب 1000 دینارەدا من خۆمە ناسم لەگەڵ مەکتەبەکان ڕەفێقە 1000 دینارەدا شەیە کتێبی دێنێتەوە ئەی خوێنەی خلاصیەکەوەی داتەوە کتێبخانەیشی نییە ئیشەکان تری شەروە ئەوەی کابابینە ناوەڕۆکی ئەو خۆنواندنە کە ترسەکە لێرەدایە جێبەجێبوونێک سیاسی دروست بوو لەم عێراقا جابایمە هەر باسی هەرێم نەکەینەوە وەک دۆست و ڕەفێق و شتی وا تەسەوەر کە نێمە باسی ئەوانەکەین خوا بکە کوڕبگای کوردی هەموو دەوڵەمەند بن و بگاتە ئەو ئاستەی کە ئەو کەسانەوە لە ئەمریکا و لە وڵاتان هەنوابن خۆیان نەنوێنن ئەم خۆنوان نەبوو چییە ئینسانەکان بە تایبەت هەرچی زەعیفتر بن لە منداڵیە لە قۆناغەکانی پێش ئەم قۆناغەیانە کەم و کەسیان زیاتر بینی بێت ئێستا هەلومەرجیان گۆڕاوە پارە هاتووەتە گیرفانیان بوونەتە خاون شتێک لە ترسیەوە نەوەک بگەڕێنەوە ئەو دۆخێ پێشویان ئەبێ ئەم شتە نیشان بدەن جاگوارەکەیان نیشان بدەن نازانم ناوەکانیشیان نازانم لێکزێزیان نیشان بدەن تەرناش لێ بدەن لە ناو شەقامە سعاتی مارکە بێنن سێ چوار دەفتەر قیمەتی بێت پێڵاوی مارکە بێنن کورە لەوە خراپتر جلی ژێرەوەی مارکە و ئەمە کە بڵێ من هەم لە ترسیەوانەوە بگەڕێتەوە پێش باشە قورسە ئەو قۆناغی با گوێزەکە بکەمەوە بە نمونە ینی بڵێ ئینسانەکان پشکێنین ینی قورسە بۆ منێک قورسە بۆ ئەو بەڕێزانە
قورسە بۆ کورت ناوی گوێزەکە ببینێ والله ترەوە ئەگەڕێتەوە سەر ئەقڵ ئەیسە من بۆت بڵم ئەو احترامە بە قوڵی بڕوینە ناو بابەتەکەەوە ئەو خۆنواندنە احترام دروستەکە کابرایەک هەیەی ساعتی مارکە ئەکڕێ دێت کارمەندەکە ساعتەکە یبینی هەبێ ئەمە شتێکی لێ هەڵە کردرێت لە داهاتوە بە تایبەت ئەگەر کۆمەلگایك تووشی گەندەڵی و ڕشوە و فەسادی ئیداری بێت نای بەلای فەقیرەکە هەڵێ ئەوکوورە فلسێکی لێ هەڵ ناکردێ ئەمە ڕەنگە مدیر ئامی بێ ڕەنگە پارەی زۆر بێ دوای لە شوێنێک دادی منەدا تا بەر درگایش لێ لەگەڵی باشە ئەو خۆنواندنە واکە ڕواڵەت بینەکە کڕیار بێ تا کاتێک کە کڕیار هەبێ ڕواڵەت بین ئەو کاراکە منداڵە نەدارەکەیش دێواکە بۆەوەی کە هەر هەمان چیت کە ئەو دەستکەوتە دەسی ئەو کوڕە دەوڵەمەند دەکەوتوە دەستە لەم بینە درۆ سەر هەڵەیە لە بینە زۆر درۆ ماستاوچیەتی ڕیا خۆ بە زلزانین هەموو ئەم نەخۆشیانە نەخۆشی کۆمەلگایەکە کە لە گوزارایە ئێستا کۆمەلگایەمە نە ئەوەی پێشووی کشت و کاڵ و ئاژەڵداریە نە مۆدێرن و پیشەسازیە لەو نێوانە گیرمان کردووە نە قەلەکەین نەکەوەکەین بە بیر و بۆچوونی سەردەمی کشت و کاڵەوە دەژین بە تەکنۆلۆژیای سەردەمی مۆدێرنەوە ئێمە دەژین ئەم دوانە حاڵەتێکی بەسەرێمە هێناوە کە کۆمەڵێکتی ناشایست ڕوویداوە لە ناومانە ئێمە دەوڵەمەند لەم هەولێرە قەدیمیش دەوڵەمەند هەبووە بەڵام بەو جۆرەی کە من بیستمەڵن دەوڵەمەنەکان لەبەرەوەی کە خۆیان نەدەن بە چاوی فەقیرەکانە جلێکی وایان لەبەر ناکرد جلێکی ئاساییان لەبەرە کرد پارەیشیان زۆر بوو بەڵام ئێستا هەیە نیوچە دەوڵەمەندە دەوڵەمەنیش نییە ئەنێرێ شوکلاتی ڕۆژی لە دایکبوونی مناڵەکەی لە فەڕەنسەوە دێنن گوڵەکەی لە هۆڵەندەوە دێنن ئیتە پارەکەی چۆن بەدەستێناوەی مە ناچینە ناوە باسەوە ئابووری سیاسی کاریەمەنیە هەموو ئەم شتانش لە پێناوی چاوی ئەو کەسانەیەکەیە لە بەرخاتی مناڵەکانی من هەم ئاخر ئینسان زاتێکی هەیە هەمیشە حەزەکا بڵێ من هەم ئایسەوت لە سوسیال میدیا چاولی بکەن کابرا دۆڵمە ئاخوا دۆڵمەکەی نیشانەدا لەگەڵ دایکم دۆڵمە ماخوام ینی من هەم کابرا کتێبێکی نووسیوە کتێبەکەمان لە دایک بوو یعنی من هەم ئەمە قەیناکە من هەم زەرورە ئەگەر ئینسانێ بڵێ من هەم زەرورە بەڵام چۆن هەیت بۆچی هەیت بۆ کوێتە بە خانمێ پێویست ناکە کچە دەوڵەمەنێک ئەروە کارێکەکە و لاسایی بکاتەوە چون ئێمە حەزەکەم ئەو دۆستە خۆشەویستانە بینەرەکانتان لە جوگرافیای ڕواڵەت بینی کوردستان تێبگا کاکە ئێمە ئەم وڵاتی ئێمە وڵاتێکە کە دینی مانی تێدا سەری هەڵداوە ئەم کوردستانە وەک بەشێک لە ئیمپراتوری ایران مانەوی دینێکە ئەڵێ بایخ بە ناوک بدا بە ناوک نە بەڕواڵەت باشە بەدەیان مەتەڵ هەیە لە کوردەواری خۆمانیشە بیبارێکی گچکە بێنە تانێشکینی نازانین چەند تیژە باشە ئەبێ ئێمە بڕۆینە ناواخنی بابەتەکان و ئەمە ئێمە چۆن دەچین بە ئەقڵەچین باش قسەیەکی زۆر کورت و بوختە کردوتە هەر میلەتێک ئاستی بیرکردنەوەی بەرز بێ ڕواڵەت بینین تایە زۆر کەمترەوە بە پێچەوانەوە ئێستا بەو پێی ئەو قیاسی جەنابەت ئەو هەموو ڕواڵەت بینینی کە لە وڵاتە بیندێکەوەتە ئاستی ئەقڵ و فکر و بیرکردنەوە زۆر لە خوارەوەی سەرێ بۆ لەقان من حەزەکەم هەر وەکو ئیزافەیەک بۆ قسەکانی مامۆستا ئیزافەیەکەم من نامێ مجاملە بکەم حەزەکەم ئەوانەی کە لە خۆیانی ئەگرن هەر بووە بزانن کە خۆیانن ئێمە وەکو مامۆستاوتی دەوڵەمەندمان هەیە لە هەولێریش هەبوون و لە سلێمانیش هەن و ئەشیان ناسین منە باش خێزانی و خانەوادەی زۆر دەوڵەمەند هەن کوڕەکەیان کە ئەبینی نابینی جامی سایرەکەی ڕەش کرد بێت و ئێستاش دەوڵەمەند و لەم هەولێرەشن و لە سلێمانیش نابینی جامی سایرەکەی ڕەش کرد بێت و سارەیەکی پێبێ بیەوێ پیشانی خەڵکی بات و دەنگی لێوە بێت و ئەم جۆرانە گرفتی ئەم کۆمەلگایی ئێمە کە لەو گیر خواردنەی کە گیرمان خواردووە مێشکی ئەو خەڵکە ئاوا خەریکە بۆگەن بکە ئەوەیە ئەو کەسانەیە کە دەوڵەمەند بوون و شایستەی ئەو دەوڵەمەنیە نین و ئەو پارەیان لە بەلاش کەوتۆتە دەست کە دەرەنجامی ئەم گەندەڵیەن کە لە کۆمەلگاکەی ئێمە هەیە بە کوردستان و بە عێراقیشەوە بوشن بە نەخۆشیە وردە ئەوان نەخۆشین ئەوانن کە هۆکاری ئەوەن کە ئێمە کچە مۆدێلە بینین ئەوانن هۆکاری ئەوەن کە هەر کەسێک هەر ئافرەتێک بێوێ لە ئۆکرانیاوە و لەکوێوە و لەکوێوە بێوێ ئیش بکات و لەش فرۆشی بکە و پاری پێپیان نەکرێ بێتە ئێرە پارە پێیاکە پارەیەکی زۆر و زەوە نەکەوتۆتە دەستی کەسانێکی کە شایستەی ئەوە نین کە ئەو پارەی لە دەستیان نابێت و پێوەی ماندوو نەبوون بەڕاستی ینی تۆ پارەیەک لە یانسی بە ئێستا من پارەیەکم لە یانسی با بۆ دەرچێ وەکو ئەو پارەیە نییە کە لە معاشی خۆم وەریەگرم سەرفیکەم ئەوەیان یەکەم
یەکێکی تریان من حەزم کرد تەنها وەکو تێبینیە کە باسی چاوی کردوتی ئێمە بە چاو ناتوانین بزانین ئەو گوێزە پوچە یان پوچ نییە. حکمدان بە چاو زیاتر صفتێکی پیاوانەیە، یعنی لەلایەنی زانستیەوە پیاو زیاتر بە چاو کاریگەرە بێ، پیاو زیاتر حکم لەسەر چاو ئەیە. ئەگەر من بچم بۆ مقابلەیەکی ئیش، ژن زیاتر ئەوەی کە پێڵەن زیرەکی عاتفی و زیرەکی کۆمەڵایەتی هەیەی، بۆیە زمانی جەستەش ژن زۆر زیاتر ئەی خوێنێتەوە لە کچێکی بچکۆلەوە بیگرێت تا ژنێکی بەتەمەن. زمانی جەستە ئەویش دیسان، یعنی پیاو هەم لە مەسلەی زمانی جەستا کەمتر لە ژن ئەتوانێت زمانی جەستە بخوێنێتەوە، هەم لە حکومدانی چاوە پیاو زیاتر چاو حکمی ئەکا. بۆیە هەست ئەەکەین دیاردەکان کاریگەری زیاترە بێ لەسەر ئافرەتەکان تێگەی. بۆیە ئافرەتەکانن کە خۆیان تووشی فەقەڕاتەکەن بە پێڵاوی بەرز و خۆیان تووشی کۆمەڵێک شت ئەەکەن بەوە. ئەگەر من بچم بۆ مقابلەیەکی ئیشکردن، ئەگەر بزانم ئەو کەسەی کە مقابلە مەکا ژنە لەگەڵ ئەگەر بزانم ئەو کەسەی مقابلە مەکا پیاوە، لەوانەیە جیاواز تەسەڕف بکەم، چونکە ژنەکە ئەتوانێت باشتر گوێزەکە بخوێنێتەوە لە پیاوەکە، کاکڵەکە باشتر ببینێ. ئەمە شتێک نییە نەقص بێ لە لایەکە و زیاتر بێ بۆ لایەکی تر، ئەمە صفاتی ئەو جیاوازیانەیە کە لە بینی نێر و مەیەکە هەیە. بەڵام بۆیە زۆر جار ئەبینین هەستەکەی کە ئەو کاریگەریانە زیاتر لەسەر ئافرەتەکان هەیە، زیاتر کچەکان حەزەکەن خۆیان دەرخەن، زیاتر ژنەکان ئەڵێ ئەوە حەزەکە مەسەلەن خۆی بە جۆرێکی تر دەرخە. بەڵام ژنێک پیاوێک ئەناسێتەوە ئەگەر بەڕاستی سعاتێکی باشیشی لەدەسابێ و ساریێکی باشیشی لەدەسابێ، تا ڕادەیەک ژن باشتر ئەخوێنێتەوە، باشترە لەولایەنە، باش کەمتر هەڵە خەڵەتێ، ژن کەمترە لە خەڵەتێ، کەمتر هەڵە خەڵەت. بەڵام ئەمە بانە بێت بە سیفاتی باش و خراپ، بەڵام ناڵێن هۆکاریش زۆربەی جار دەردی هەندێک پیاوەڵێ پەنگەکە ژنان ئەیەن بە پیاو، ینی ژنە پیاوێک لە پێناوی کە هەندێک ژن کار لەسەر ئەوە ئەکا، ئەوانەی کە ئێمە ناویانە نین مۆدل لە بینی دوو قەوساشتی تریشن، ئەگەر یعنی هەندێکیان لەوانەیە ئیش لەسەر ئەوە شتاکەن، ئیشی لەسەرەکەن، ئەوانە زیرەکەن. ئەزانێت ئەڵێ من عەق دەکەم بۆ 3 مانگ شووەکەم و دوای ئەوە ئەچمەوە بۆ خۆم شوێکی ترەکەم و پارەی خۆم وەرەگرم لەو 3 مانگە ئەوم دەسەکەوێ و لەو 3 مانگە ئەوەنە ئەخرتۆ حسابکە ئەمە قوربەسەرەکەن و یەڵا ڕێک ئەوەی نە پیاوەکەش قوربەسەر نییە، پیاوەکەش ئەزانێ عەرز و تەڵەبە، ئەمە بازاڕێکە ئێمە تایە ناژین، بەڵام ئەوان تایە ئەژین. بازاڕێکە عەرز و تەڵەبە، ئەوە داوا ئەکا. مامەسا پەرداخی ئەوتان بوێن و یەک وچانی زۆر کورد وەرەگرین و دەست پێکەین. دیایەکە خراپ نەبێ مەردی خوا بن، دیایەکی باش بکەن لەو کورتەیە. مامۆسا بیرم لێ کردەوە کە بێم پرسیارە لە تۆش بکەم. تۆ سەرەتای بەرنامەکە قەرار بوو بەجلی کوردیەوە بی، ڕاست، بەڵام وتە لە بەرم نەکردووە لە بڕۆی کە قەڵاو دەرەچم و تقریبا نیو ساعاتیشە قسە لەسەر ئەوەکەین کە ئێمە ڕواڵەت بینینانە مامەڵە نەکەین، بەڵام ئەمەش ناچێتە چوارچێوەی ئەوە کە تۆژک و مامۆسایەکی زانکۆ کە لەسەر مژارێکی ئاوا قساکەیت خۆشت لە ناو باز نایبی یان چی؟ ئینسان لە دەرەوەی کۆمەلگا نییە، ئینسان لە دەرەوەی کۆمەلگا نیە. ئێستا من بەجلی کوردیەوە بەهات پێم لە دەبینەر و دوانیەی وتەوە ها لە گوندەکانی سەرەوە هاتووە، تازە واسی 4 دانە کتێبیشم پێ بوایت و ئەو قەڵەمانە هەیە کڕن بە 200-300 دلار ناکرێت، یعنی هیچ ئینسانی لە دەرەوەی کۆمەلگا ناکرێت، بەڵام کۆمەلگا بێ منتق بدا بەو کارای. ئێستا مەسەڵەن خانم فەرمی باش لەکوێوە دەست پێ بکەین کەوا بکەیت و ئەزمۆ سیستەمی دەرزەخان دامەزراوە بڕوا دامەزراوە زۆر مهمە. ئێستا لە ئوروپا بە دەیان و سەدان و ڕەنگە ملیۆنان دەوڵەمەند هەبن، بەڵام کە ئەچنە ناوکاری ئیداری هاوڵاتیکن لەگەڵ فەقیرێکی گوندنشین کە تازە گەیشتوەتە ناوشاری یەک معاملەیان لەگەڵەکری. بەڵام لێرە نا، لێرە هەڵێەوە دەوڵەمەندەکەیە ئەبێ جیاواز لەگەڵی باش و کەوتکەین. زۆر حەزەکەم، ینی هەمیشە حەزەکەم لە ناو هیچ بەرنمەیەکمان باسی سیاست نەکەم، نەک لە بەرەوەی کە
سیاست بابەتێکی بڤە بێ بۆ من بەڵام سیاست بەشێکی زۆر لە سیاسەکانی کورد و بەشێکی زۆر لەو سیاستەی کە لە کوردستان نایبینین بەڕاستیەوە نەقێزە و نەهی باسکردن نییە لەو ڕۆڵە حەز ناکەم باسیکەم بەڵام تۆ ئەمەش ڕواڵەت بینینیشە بەستەوە دیسانەوە بە سیاست و بە حیزب و ئەساسی کۆمەلگات لەکەم ئەساسی کۆمەلگا گۆڕانکاریەکە کە لە دەسەڵاتی سیاسیا کرێ اینجا دێتەوە ناو بازنەکانی تر دەسەڵاتی سیاسی ئاراستەکەی چی بێ ئاراستەی دەسەڵاتی سیاسی ئەمە بازاڕی ئازادە بازاڕی ئازاد دەیان جارێ من لە بەرپرسە خۆشەویستەکانمان بیستومانە ئەڵێ ئێمە ئەو مێتۆدا ئەڕۆین بازاڕی ئازاد بەڵام بازاڕی ئازاد ئەو نیئۆلیبرالیزمە وا ئێستا هەیە لە ئاستی جیهانە لە چەندین وڵات شکستیە ناوە تازە لێرە گوڵی کردووە تازە لێرە خونچەکان خەریکا بێ بە گوڵ یەک لەوانە ئەوەیە کە سیستمی بەرهەمێنانی نیئۆلیبرالیزم ئیش لە بواری خۆنواندناکە سیارەی باش بکڕا پیاوی باشی جگەرەکەت ئەگەر وینستۆنی نازانم چی بێ ئینسانێکی محتەرەمی ئەو جاکەتت هی مارکەی فلانە معمەلی ئیتالیبی باشە بۆ ئەوەی کە بفرۆشن ئەو شتانەی خۆیان بفرۆشن و مادە خاوەکەی ئەمە ببەنەوە کە نەوت و غازە ئەو هیچێکی نێبیداتەوە بێمە پارێژ نادا ئەو شتانە دێنێ سیارە 24 دەفتەر تخواز زڵم نییە لە هەولێر لەناو ئەو تاسانە وشتریش لێ تێ ناپەڕێ تو سیارەی 24 دەفتەری بینی بۆی گەڵی من هەمە سیستم سەرمایهداری حەزی لێە نیئۆلیبرالیزم حەزی لێە قەرزەکەی قۆڵاکەی تو سیارە بکڕە مامۆستا هەژاری ئەبێ ئەو قەڵەمەت 200 دلار بێگینە پێت ناڵن مامۆستا پێڵاوەکەت من جارێک چوومەوە ئەیانوت پێڵاوەکە ستایل نییە وتم لێ کاکە ستایل نییە خۆ من ئیسراحەتم لە ناوەما ستایل نییە ینی وات لێکا کەویتە ناو پرۆسەی بەکارهێنانی سەرمایهداری تەواوی ئەو کۆمەلگایە وای بینی ئێستا ڕەنگە ئوروپاش وابێ لە ناو قەرز ئاژین قەرز بە بانکەکان قەرز بە دامەزراوەکان قەرز بە مەکتەبەکان قەرز بە شوێنی خوێندن قەرز بە ئەمە چییە ئەمە ینی ئینسان لە کار و کردەوەی خۆیەخا وای لێکە خۆی بنوێنێ ڕۆڵی جیاجیا دروست بکا بۆ خۆی و ئەوەی کە بیگەڕینەوە بواری ئەوەی کە پرسیار و کرد لەو خان من حەزمە کرد وەکو کۆمنتێک قسەی بکەم لەسەرەوە بۆ ئێستا زۆربەی خۆنواندەکان کەوتوەتە بازاری ژن و دوو لە ڕووی جەماعەت ژن ویستن یا بە دوواداچوونی ژنی پیاوان کاکەی من لە سەردەمی کشت و کاڵ ئایستا کە من و تو قساکەی نەبووە درێنەمان بکردابای ئێستا ئێمە بێکار مامۆسایەکم بێکار ئەو خواردنە کە ئەم خواردە وەختە ئەبوو بە خوێن ئەبووە ئارەقم بکردای کارم کردابە ئێستا کووە بێتەوە سەرفی جنسی نامبارەکە کری دوو قلم هەیە سیانم هەیە یەک لە ئوکراینە و دی 4 لەوەیە 5 لێرەیە عینەکەی خۆمان وایە یعنی وەکو سەردەمی ئینحتاتی شارستانیەتی ڕۆم و یونان وامان لیاتوە بەشی زۆر لە دەوڵەمەندەکان لە پیاوەکانمان هەر خواخوایەتی بە شۆن ئەو بابەتەوەیە شەرمیش ناکەن وای لیاتوە شەرم ناکەن بەعالەم ئاشکار ئەو کۆمەلگایشە دووبارە نوقسانی هەیە کەس ناتوانێت ڕێگە لە مەسلەی جنس و سکس بگرێ خدا خۆی نەیتوانی و ئادەم و حەوای لەبەرەوە دەرکرد لە بەهەشت نەیتوانی و ئێمەش ناتوانین بەڵام ئەبێ ئەقلی ئینسانی ئەقلی کۆمەلگا مؤسسە قەنات بۆەوە دروستکە قەناتێکی منطقی عشق و خۆشەویستی تا عشق و خۆشەویستی نەبێ ئەو جووتبوونەش معنای نییە باشە قسەی شاعیرانە و قسەی شاعیرانە نییە مامورە جیاوازی کۆمەلگایەکی ئینسانی لەگەڵ کۆمەلگایەکی حیوانی یان نیمچە حیوانی لەو جنسا دەرەکەوی ئەگەر جووتبوونی نێنۆمێک بە عشق و خۆشەویستیەوە بووکەوەش یەک جار ڕووەدا ئەوە شتێکی پیرۆزە ئەبێ هەموو سەری بۆ دابێت ئەو سەردەمە بەسەر نەچووە ئێستا ڕەنگە ڕووداتەوە بەڵام ئیتر وای لاتوێتە مناڵم بووەتە بەشی لە خۆنواندن کچی بەسە زمان 6 و 7 لە ماڵ کەوتووە ڕێگەیەکی لێجگە لە خۆنواندن کە کەسێ بێت بیخوازی ئەمە نەگەر خۆم ئێستا کچم هەبێ کچی سەردەمی کشت و کاڵ یەک مەشکەیە ژەند یەک گژوگیایە هێناوە بۆ گۆلێک یەک شیری ئەدۆشی سەرقاڵ بوو ئێستا من لە ناو شوقەیەکە هەژیم 100 متر چوار کچیشم هەیە ناچارە ینی ئەکەوێتە ناو داوی وەزعەکە ئەمە بەدەست خۆمان نییە سیستمە قاڵبەندی کۆمەڵایەتی وای لێ کردوین قاڵبەندی کۆمەڵایەتی ئێمە ئێستا ئەم هەلومەرجەیە سەپاندوویە بە سەرمانە بەڵام کۆمەلگەی کوردی ئەبێ بە عەقلیەتێکی ڕوونەوە باش ێستا ئەگەر با بڵین نەخۆ ڤایرۆسەکان مەسەلەن ئاوا وا نایبێنین یەکێک لە ڤایرۆسەکانی خۆنوانن بێ ئیشیە وەنیە تۆوات و تقریبا ینی کاتێک کە من ئیشم نەبێ وەختی فراغی زیادەیە وەختی فراغی زیادە مەسەڵەن ئێستا بوو نمونە
گەنجێک لە سەردەمی کشت و کاڵ و ئاژەڵداریە لە لای حیوانە و باشە قسەکانی تۆوان با نەکەوێتەوە ئێمە بمانوێ بچینەوە ئەو سەردەما ناچینەوە ئەو سەردەما بەستی تۆ ئەوەیە نا مەبەستی من ئەوەیە عیلەتە بێ پەیدا بکەین عیلەت ئێستا ئێمە کاتی زیادە ئینەرژی زیادە خواردنەکان هەر بەو جۆرە ئێستا مناڵ لە 15 ساڵە باڵغە بێ لە وەختا ئەبووە 20 باڵغ نابوو خواردنەکانە پرۆژسترۆنە معلباتە چییە ئەوە واکە گۆڕانکاریش دروست بێ واکە ئەوەی کە خانم فەرمووی بەشێکی زۆر لە تێفکرین و بیرکردنەوەی ئینسانەکان بڕوا بەلایەوە ئەو ژنە جوانە ئەو کچە جوانە بەشکوازم باش ئێوەی بەڕێز ئەگەر پرسیاری شتێکتان بۆ دروست بوو با لە خزمەتانە بانگم بکەن با ئیحراسان نەکەم بۆی کە ڕوبەڕووتان بمەوە یەمە خزمەتێ تەرزەخان منەمێ ئەوە بە تۆ بڵێم با بەڕێزیان جانەکەم نەناردانی شەفەرموو جانەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە خێراتنی میوانەکانت دەکەم سەرەتا بەس دەربارەی جلوبەرگ قسە دەکەم چکە جلوبەرگ گەلی کووردە ئەنا جلکێکی فەرمیە میوانەکانت ئەنە فۆکسی هەمیان هەرەسە جوچ کوردی بوو ئەنا لەو باوەڕێمە لەگەڵ ڕێزماین بۆی پێیان ناخۆش بیتن لەو باوەڕێمە هەردووچەم بۆنە لەو بۆنە بەخۆیان نەبەریکەن لە چه حاڵەتێک جوچ کوردیان نەبەکردێت چوو بنە شوێنێک تەشیریان پێکرابیتن چکە جوچ کوردی کە لەبەری دەکا کەسی پیا و معقول مامۆستای ئاینی سەرکردا ئەو کەسانە لەبەریتان هەنێ ناو نەتەوەی کورد ئەگە کەسێک جوچ کوردی لە بەبی بە کەسێکی پیا و معقول و ناسرا و دەناسرێەوە بەس ئەوش غەڵەتێک نییە ئێستا من پیاکی نامعقول بمێ بەجلێکی کوردی و خۆم معقولکەم تەرزەخان پەرژینێکی قایم بێت تەرزەخان نا بەس خانمێکی نامعقول خۆی معقول کا بەجلی کوردی لەگەر قەزم نمونەکە نین عینەسە کە ساتێکە بڕیاردانەکە لە دەست خۆتە دەزانم لەگە بڕوایمە ناتوانین زوو بڕیاردی بە سیارە و بۆمبایلی دەستی و بە جلو بەرجیەوە بەس قەزم نمونەی جوچی کوردی بوو هەنەکە جوچی کوردی دەڵێ لەبرد بوو وە دەزانی دەشتە چی و یان تۆقع نازانی و یان ڕێز ئەو فکرە لە کوێن دەردروست بوو ئەگەر تۆ کورد بی قەد فکر لە دوست نابکە کەسەکە جوچ کوردی لە بە بوو تۆ تەشیری پێ بکەیت ڕاستە سەرکردی کورد جوچ کوردی لەبەرە ڕاستە تێگەیشتم مایکەکە بەرەدەست مامۆسا ئەفۆ قوربانجان جان پێشەکی دەستخۆشی بەرنمەکەت لێەکەم قوربانێ من بۆچوونی من کێشەی کورد کۆمەڵگای کوردی ئەوەیە ئێمە ئەو قسانە ئەیکەین خۆمان جێبەجێ ناکەین گەورەترین مشکلەیە ماوەیە ئێستا هەر کەسێ لێ ئێمە بۆ منە منەگەر بمەوێ باسی مۆزای جل بکەم باش کۆمەڵی قسە ئەەکەم کۆمەڵی بۆچوونم هەیە کۆمەڵی ڕەئەم هەیە بەڵام خۆم جێبەجێ ناکەم هەنی مشکلەکەی ئێمە لەوەیە زۆر کات من لە زۆر شوێناوتمەوتمە تۆ ئەگەر ئەتەوێ پارکێک دروست بکەیت ئەتەوێ باخچەیە دروست بکەیت پێشتر خەڵکەکە وا ڕابێرە کە گوڵیان خۆش بێ دەسەکانی خۆش بۆ ئەوەی خۆمان هەر لە مامۆسا و بەڕێزانەوە دەستخۆش هەر لەم بینەرانەوە هەمومان قاتی کوردیمان لە بەراوە ڕاستە هەڵبەتە ئێمە با تۆزێ بابەتەکە تێکەڵ نەکەین ئێمە بابەتەکەمان ئەوە نییە خوا نەخواستەوەی بابەتەکەمان ڕواڵەت بینیە مەسەلا بۆ نمونە ڕواڵەت بدەی با من ئەو دوانە تێکەڵ کێش بکەم ئەگەر تەرزەخانیی جازە بدا ئەو دۆستە خۆشەویستەمان قسەیەکی باشی کرد بەڵام پێدەچێت هەر ئەو ڕواڵەت بینیە وای کرد بێت منی نەناسی بێت گوێزەکەی نشکان بێت من لە هەشتاوسێەوە پێشمەرگە بووم جلی کوردیم لەبەرا بووە و شانازیشی پێکەم و هەمیشەش لە بەرمای ڕەنگە هێندی جار هەر بە شوێنەکەیشەوە بخەوم ئەوە توانی بڕۆیتە ناو پرۆفایلی فەیسبوک و لە ڕەفێق شتە پرسییتوەمانە ئەوە تێکەڵ نەکەین ئێمە دەیان جاشمان بووە کە ئێرەی کوردی گرووە خنکانویەتی جوانترین جلوبەرگی کوردی لەبەرا بووە ئێمە نابێ ڕواڵەت بین ترسناکترین جاشەکانمان تێبینێ لەسەر قسەکانت جازە دەبا من جواب دەمەوە جا ئێمە لێرە ناتوین بۆ ئەوەی کە خوددا نەخواستە ڕوبەڕوو یەک بینەوە ئێماڵین ڕواڵەت بینی ئێمە ئەوەی کە تێکەڵ باسەکە نەکەین ئێمە هەمومان شانازی بە کوردبوونی خۆمان و تەواوی گەنجی خۆمم لە پێنا و کوردبوون و کوردایەتیا فەوتان چۆن ئێستا ڕکمە بێتەوە لە جلی خۆم بەڵام لێرە من بە سفەتی مامۆستا داوت کراوە مەگەر بە سفەتی پێشمەرگە دیرین داوت بکرابان فەرەنجیەکەیشم لەبەرە کرد ڕەنجێگەی هەورامان ئەوەی کە دوژمنان پێمانەڵی چوار باڵیانەیە جێگە بۆ جێگە فەرقی هەیە مەسەڵەن تو ناتوانی بیت بڕۆی لە شوێنێک کە پێویستە بە جلوبەرگێکی ئاینیەوە بڕۆی ئەتوو مەسەڵەن بە
جۆرە جلێکی ترەوە بڕۆی ئەمن وایە ویستم ئەو هەڵەت لێگەیشتنی نەبێ بۆ جەنابێت بە کورتی قسەکەی من لەسەر چییە تۆ یەکسەر وت چی جاشێک ها چەندێ جلێ کوردەکەی لەبەرایە بەڵام ناوەڕۆکەکەی کەشف بوو دەستخۆش من بۆ پشگیری قسەکەی جەنابە لەبەرەوە ئێمە هەردوو دیوەکەمان مەبەستە هەم ئەو دیوەی کە جلی کوردی پێناسی ئەوە نەبێت کەیتر من پیاەکی بە شخصیەتم ئەگەر جلی کوردیم لەبەرا بوو و بە پێچەوانەکەشەوە من ئەگەر پیاەکی گوندی بم کە جلی کوردیم لەبەرە ئەگەر ملاحەزەیەک بمان لە کۆتاییە ئێمە هەر مەبەستی وابزان بەرنامەکە شەر ئەوەیە تۆ ئەچیتە شوێنێک ئەتەوێت دەوروبەرەکەت بە شێوازێک بتبینن قوبوڵەکە بە جۆرێک بێ خۆی جلی کوردی یەکێکە لەو جلانەی کە ئیتر هەم لە ژنان زۆر زۆریت لە هەموو نەوەیەکی ئەگەر محەجەبە بێ ئەگەر قەڵەو بێ ئەگەر زەعیف بێ ئەگەرەوە ئافرەتەکان نەزانن لە هەموو جۆرە ئافرەتێک هەر جوانە بۆ پیاوەکانیش تا ڕادەیەک وایە مەبەستەکە لەوایە کە تۆ قیاسی ئەو کەسە نەکەی لەسەر ئەو جلێکە لە بەریەتی گوێزەکە بتوانی بشکێنی ئەجینا بۆ ئەوەی کە من ئەگەر بچم بۆ حەفلەیەک جلی کوردی لە بەرەکەم یا لە ڕۆژی جلی کوردی و لە نەورۆز و لە بەهارە جلی کوردی زیاتر لە بەرەکەم بەڵام بۆ بەرنمەیەک زیاتر جلی مۆدە ئەمەیان شتیترە تۆ ئەبێ ببینی کە من ئێستا جلێکی مۆدەم لە بەرایە بەڵام توانای ئەوەت هەبێ کە بزانی ناوەڕۆکەکەی من چییە باشە لەسەر ئەوە حکمم نەکەی و بیریشمان نەچێ بەڕاستی ینی ئێمە بابینەر تۆزە گەوشتە وازەح پێ ئێمە باسی بێتەرتیبی ناکەین یعنی ئێمە باسیەوە ناکەین ئینتر تۆ بێ زۆر بێتەرتیبی تۆ گەر بەرنمەیەکە بێگەر ئەو بێ بە ئەگەر لە تواناتە هەبێت مەسەلەن قەیچەکە با کراسەکەت ئوتوو بێ ینی وەنیە ینی باسی تەرتیب ناکەین ئێمە باسیەوە ناکەین ئیتر سادەی بوون بە ڕۆشنبیری بزانین ینی تر ئەگەر تۆ کەسێکی سادەبی ینی جاران لە سلەیمانی بە تایبەتەمە زۆر بوو شەریحەیەکە بوو ناوێکیان لە خۆیان نابوو با و ناوە نەڵێن ئێستا ینی خۆیان پارپوت بوون خۆیان ناشت خۆیان تااقەتی سەرچاکردنیان نەبوو خۆیان بۆنی ڕۆژەڵیان لێرە بۆ لای تۆ ئەگەیشت بەڵام خۆیان ناو نابوو ئەمانەی تر عفەوین و ئەمانە دەستیان لە ئاوتێت تۆ باشە ئەمان لە شوێنێکی تری بیرکردنەوەوان و تۆ ناموسەقەفی ئەگەر بۆنێک بی لە خۆت و تۆ ینی ئمە بەستم ئێمە باسی ئەم شتە ناکەین تەرتیببوون ێستا جەنابەت ماشەڵا بە قاتێکی جوانەوە هاتووی بۆنا بەس ئەگەر ئەو قاتە و بە قەرز هێنابێ بۆ بەرنامەکە ئەمە خراپە ئەوە خراپە یعنی بابەتەکە ئەو شتەیە مایکەکەی بۆ نزیکەنەوە بە زۆر بە کورتی جان زۆر بە کورتێ داوای لێبوردن لە میوانەکان دەکەن بە غەڵەت ناوانێت تێگەشتون خستە مامۆستا ڕێز و حرمەتت تێ مامۆستای هەدەناسین باشە باسی پێشمەرگاتی و سەردەمی شاخۆ و جاش و شتەکان ناکەین نمونونەکەم لەوەی بوو کە باسی جێکی کوردیت کرد ئەنا هەردووکتان هەردوو دیەک دیوتان باس کرد ئەو دیوەی کە ڕخنەی لێ دەگیرێ هەر ڕێزی لێ ناگەندرێ و بە نەخین دەوار ناوی دێنی بەڵام هەر بە نمونەی ئەوە تیناوە کە فکرەکە ئێستا دروست دەبیتن بەڕاستی دەبێت جێکی کوردی ئەو هابیتن باسی ئەو دیوەت نەکەن ئەی پاش پرسیارەکەی من باسی بە نمونەکەمان کرد تاو دەستخۆش دەرزەخان با ئەم بابەتە زۆر سادە پێمان تێکرد مامۆسا بەڵام کە کەوتینە ناوە ببوورە ئەوە شعرێکی جوان هەیە ئەڵێ عشق و ئەوین لە ئاساناتە پێش چاوم بەڵام هەزار دانە گیر و گرفتی کەوتە بین ئەمەی تووە ڕێکوە داستانەیە یعنی ئێمە ئەم بەرنمەیە مەبەستیشم بوو کە ئەوە سادە بچینە ناوی بەڵام ئەوە بچینە قۆڵایی سیاسی و فکر و ئەوە چیمان پێکرێت دەرزەخان تۆ هیچێکی لەو ژنانەی کە قسە لێوەرەگیرێ وایە بە فیدباکی بەرنمەکانی خۆمە ئازانم کە لەگەڵمانە بەشدار بووی چیمان پێکرێ یعنی بڕاتە بێ بەم بەرنمەیە ناتوانین سیستەمی سیاسی لە وڵاتە چاک ئیش یەمەنیەوە ڕاستگۆبی باشە ناتوانین عقلی بەڵام چی بکەینە مەسەلەن من ئێساگەر ئەم پرسیارە لە خۆم کەم ئەڵێم بە کوڕانەڵێم بە هاوتەمەنەکانی خۆمەڵێم مەسەلەن ئەڵێم کاکە تۆ ئەتەوێ دڵی کچیە ڕازیکەی قاتی بۆ قەرزمەکە سارە بەکرێ مەگرە بۆی کە بچیتە بەردەرگای ماڵیان هەر نەوێکە ئەو کچە و هەر نەوێکە بەم شتۆ قەرز بکەی بۆ ئەوەی پێدوانی ئەمە هەنگاوی بۆ منە هەنگاوە سەرەتایەکانە بۆی کە ئیتر دەستبەرداری ئەو شتە بین ئێمە کە باسی کۆمەڵ ئەەکەین خێزان کاکڵی ئەو کۆمەڵەیە لە خێزانەوە لە پەروەردەی خێزانەوە دروست ئەبێ تۆ ئەو منداڵانەی کە لە بەردەستان ئەمانەتن من بەداخەوە ئەوە ئەڵێم لە دوای ڕاپەڕینەوە ئەوانەی ئەو دایک و باوکانی کە مەوالیدیان ئەخیری هەشتاکانە و تا ئەو حەد ئەوی گەنجەکانن ئەوانە بۆ خۆیان کەوتنە ناو
ماسنجەر و ئینتەرنێت و مەشغەڵەت و اینجا ئەم ڕاگەیاندنە زۆر دەم پیسانەی کە هەیە هەندێک بەها و قیەم هەبوو لە ناو ئێمە کاڵ بۆتەوە کە ئەم بەها و قیەمە هەم ئەکرێ لە ڕێی دام و دەستگاکانەوە دام و دەستگا حکوومیەکانەوە پەروەردەیە و خوێندنی باڵایە و هەرچی شوێنێکی ترە بکرێ هەم خێزان بەرپرسە لێی دایک و باوکەکە بەرپرسن لێی کە خۆت لەسەر مۆبایلەکەی بێ ئەو دایک و باوکە ئەو مناڵە بۆ خۆی گەورە ئەبێ دنیایەکیش لە بەردەمیاتی تۆ ئاگات لێ نیە لەکوێوە ئەچێتە ژوورێ من زۆر بەداخەوە ئەوە ئەڵێم ئێمە هەتا ئێستاش من مامۆستاکانم ڕێزی دنیایان لێ ئەگرم ئەو مامۆستایانی کە لە ئیبتیدائیەوە دەستیان پێوتم هەتا ئێستا تۆ مناڵێکە بینی 7 ساڵە لەسەر تەلەڤیزۆنە هاوارەکە بە وەزیرەکەی بە ناوی خۆی بانگەکە ئەڵێ فلانی فلان شعر و شانامەی بەسەراڵێت و بە حسابەوە مزاهرەکە لە کاتێک ئازادی نیە ینی نەخێر ئەوە ئازادی نییە تۆ سەپۆرتی بیرکردنەوەی مامۆساکی کە لە کەلارەوە ئێستاش خۆ جەنابیشی مامۆسای ئەڵێ هەر بەرامبەر مامۆساکانم هەر ئەبێ بەڵێ لە بەرامبەر مامۆستاکە تا تۆ ئەبێ مناڵبی ئەو منداڵە بۆوە ئەکا لە بەرەوەی لە دایک و باوکی بیستوێتی کە مامۆستانانی نییە بیخوا و کە مامۆستا احترام نەگیرێ و کە دایک و باوکەکە من باسی ئەوە ئەەکەم کە تۆ پەروەردەی ئەو مناڵانە کە ئەەکەی بەڕاستی ناکرێ من کوڕەکەم ببینم یا کچەکەم ببینم قەرز بکە بۆ ئەوەی خۆشەویستەکەی قبولیکە چونکە من ئەسڵەن نامەوێ نە کچەکەم نە کوڕەکەم ئەو خۆشەویستە بەدەست بێنێ بیکا بە هاوسەری خۆی کە ناچاری ئەکا بکەوێتە ژێر قەرزەوە ئەوە ڕێگە سادەکەی ئەمە ڕێگە سادەکەی و زۆر ئاسانیشە تۆ دڵت بە مناڵەکەی خۆت بسووتێ وای لێ ناکەی کە خۆی بچوو کاتەوە بۆ ئەوەی کە بەرامبەر قبولیکە لە پەروەردا چارەسەرە بێ هەزاران گەنجی وەکو ئەمانە هەیە کە من مناڵەکانی خۆشم گەنجن بەڕاستی کە ئەیان بینی مناڵەکانی خۆم و ڕەفیقەکانیان کە ئەبینم باش پێگەیشتون و باش لە خۆیان تێ ئەگەن بەڵام ئێمە کە ئەبینین ئەمە خەلەل لە ناو ماڵە جاران ئەمانوت پەروەردەی باش نییە ئەمانوت مناڵێک ئەگەر پەروەردەی بە هەیە ئێستا پەروەردەی نییە باش چونکە دایک و باوکی مەشغوڵە ئەم لەسەر مۆبایلەکەیەتی پەروەردە نەتراوە تێپەڕیەوە بەسەریە هەر چەند ساڵێکە باشە بۆم کە بە دو قسە ئەخیر قسە و بۆ کوڕێک چیەکە خۆی بخاتە ژێر باری قەرز و قۆڵە و دزی و چوزانم ئەو کەیسانەی کە بینین لە پێناوی ڕازیکردنی دڵی کچێک با ئێمە وێنەکە زۆر بچووکەینەوە خۆ لە کۆتاییە من ئەگەر کوڕێکی لەو جۆرە بم نامەوێ هەموو کۆمەڵگەکە کۆنتترۆلکەم بۆ خۆم ڕەنگە بمێ لەبەر دڵی یەکجەم شتم من ئەڵێم ئەگەر کچێک کوڕێک ناچار بکە بەوەی کە درۆ بکات و ماسک ببەستێ بۆ خۆی ئەگەر کوڕەکەی من کچێکی خۆش بوێت ئەو کچە ناچاری بکە کە کوڕەکەم ماسک دانێ کەواتە ئەو کچە غەڵەتە کەواتە ئەو کچە ماسکەکەیەوێ نە کوڕەکە کەواتە ئەو کچە ماسکەکەیەوێ نە کوڕەکە بەڵام بۆ خۆم کوڕیشم هەیە و کوڕەکەم گەنجیشە و لەوانەیەش چاویشی لە کەسێک بێ و لەوانەیە چی شتێک دڵنیام کوڕی من ئەوە ناکە چونکە باش ئەزانێ ئەگەر کچێک ئەو ماسکەی بوێ نێوێت واگەر دایکیشی تەرزە جاابێ هەر بە هەمان شێوە لە کۆتایی من دڵی مناڵی خۆم ناشکێنم بەڵام دڵنیاشم لێیان سیقم پێیانە دکتۆر ئەخیر قسە ڕێگە سادەکە شتەکەها ئاسان نییە ئێمە گوانداری ئینسان هەم پێم خۆشە کە تۆشتەکە قورس کردووە هەم پێشم ناخۆشە ئاسان شتەکە بۆ ئاسانیان ئێمە لە ڕستەی گواندارەکانی ڕوینە ناو دنیای گواندارەکانەوە کەمێک لە ناو جۆرێک لە مەیمونونەکانە داوای لێبوود نەکەم لە هەموو بینەر و لە هەموو بەڵام بێ واقعی زانستی باشکرێ مەیمونێک کە تازە پێگەیوە ئەوەی ترکە هەیبەتی هەیە ناوەڕۆکی هەیە گوێزێکی پڕە بەڵام توانانیە بڕاتە سەر لە قەبەرزەکە مەیمونێک تازە پێگەی وانەوە خۆیان دەنوێنن مەوزێکەگرێتە دەسە ڕواتە سەربان بە دەیان مینەی مەیمون وراوە کێشن بۆ مەوزەکەیان بۆ فڕب داتوانن لە یوتیوب بەمانە سێرچکەن هەیە ئینسانی شەرە و گواندارەیە زۆرینەی کچان لە هەموو وڵاتان نە هەر کۆمەلگای کوردی خواستی دەرونی ئەوەیە کە پیاوێکی دەوڵەمەنی هەبێت دانەدانەی عشق و عاشقی هەڵەکەوێ وەک مەبوزی نوشتی وە بەڵام زۆرینەی ئینسانەکان بەرژەوەندی خوازن ئەم بەرژەوەندی خوازیە لە دنیای پیاوەکانە ئەوەیە جوانترین کچ بخوازم باشترین کچ بخوازم
دەوڵەمەنی ها لە دوای جوانیەکەی بەڵام بۆ ژنەکان دەوڵەمەندترین کەس بخوازم شوو بکەم بە کوڕی فلانە کەس کە پارەی هەبێ ئەو ها بکەم دایکەکان هاتووەتە دەستیان کە پیاوێکی فەقیر ناتوانێ مناڵەکەشیان پەروەردەکە ینی بە درێژخایەن هاتووەتە ناو مێشکیانە وە تاسن شتێکی ژنێتیک کە باوکێک دەسەڵاتی ئابووری نەبێت ناتوانێت منداڵەکانیشی پێ بگەینێ وێ باوکی دەوڵەمەند جوانە ئەمن بۆ خۆم یەکەم زەواجم دەمەویست کچێکی ئامۆزای خۆم بخوازم ئەمە ئەگەرچی سڕیاتە بەڵام سڕیات نباشە وتی وەڵام من مێردی پێ ناکەم فەقیرە مێردی کرد بە کابراایەک دەوڵەمەندتر بوو بەڵام کەچەڵ ینی دڵشکا دەستان خۆش ئەوەی کە مامۆستا باسی کرد لە دەرەوەی خۆشەویستیە کە خۆشەویستی هات بۆ خۆی حکومەکە لەسەر مەموزین زۆر ڕەکەش زۆر دەوڵەمەند دەست خۆش دیسانەوە یەمەوە دووڕیانەکە هەڵبەتە تۆزێک لە بابەتەکە ئەگەر لابم هەمیشام دووڕیانە هاوڕێ و هاوپیشە و پشتیوانم هێمن عەبدوڵڵام بیرەخاتەوە چکە لە سەرەتای دەستپێکی دروستکردنی بەرنامەی دەروون لە یەکێک لە تەلەفۆنەکانە کە لەسەر ناوەکەی مناقەشەمان کرد وتی ناوی بنێن دووڕیانی دەروون لەبەروی ژیان هەمووی دووڕیانە خۆشەویستی و ڕق مردن و ژیان و تا دوایی ئینگلیزەکان قسەیەکیان هەیە پێمان ئەڵێن با جانتاکە و بایی $10 بێ بەڵام $100 تیا بێ نەک جانتاکە بایی $100 بێ و $10 تیا بێ نیش لە کۆتایی ئاڵێم ڕێیەکیان جانتا $10 و $100 تایە ڕێیەکیشیان جانتا $100 و $10 تایە تۆ ئەگەر ئاستی ڕۆشنبیری و لەسەرەوە بێ دڵنیام ڕێگە ڕاستەکە ئاڵە بژێری وافیس